دكتورة جۆرەکانی یادگە کامانن و ئایا ئەو ڕاهێنانە ئەوە قورسە؟ ینی چۆن ئەڵێ ئێسێمە کە باسی قاعاکەن ئەڵێن وڵا کاتێکی زۆرێ و ڕەنگە هیلاکەتێکی زۆر بێ و ئارەق بکەینەوەوانە تۆ باست لەوە کرد ئەمەش ڕاهێنانە ئایا ڕاهێنانەش قورسە یان چی بەدڵنیاییەوە بۆ کەسێک قورسە کە هیچ خۆی بۆ مالوو نەکردوێ و نەشی خوێن بێشتەکە لە ئەوڵەوە پێی بڵێ ئایا ئەتوانی بۆ با بڵێن سی وشەم بە یەک دقا سی وشەم بۆ لە بەرکەی بەڕیز و بەڕقمیشەوە پێم بڵیتەوە ئێستا من ئەو پرسیار لە تۆ بکەم لەوانەیە مەسەن لە ئەوڵەوە زۆر زۆر بلاتەوە سیر بێ بەس لە منی بکەیکەم شتەکەم خوێند بێت تەمرینم لەسەر کردبێ ئەڵەم جا ئەوە چییە بۆم کە بە 50 وشە وردە وردە زیاتری کە تا تەمرینی زیاتر بکەی با بڵێن کاتەکە و کەمتر ئەبێتەوە بەدڵنیاییەوە ینی شتێکە ئەتوانی ئەوە بەدەستی بێنی و قورسی ژنیە چۆن ڕاهێنانەکە بۆ کەسێک ئێستا لەوانەیە لە ئێمە بپرسن کەسمان تایپی جیم نەبین پێمان بڵێن ڕۆژانە 2 سعات 3 سعات دیاری بکە بۆەوە قورسە بەلامانە و ئیش ینی لێ نابڕین تا لێ نەبڕیت ناگەی بەو ئەیمەی کە هەتا یادگەش عینی شت ینی تۆ ڕاهێنانەکان قورسن ئەگەر دەست پێ نەکەی لەگەڵ دەست پێکرد ئاسانە بێ بەنسبەت ئەو پرسیارە کە ئەڵەی جۆرەکانی یادگە بە چەند جۆرێک یادگە دابەش ئەکرێت یەکێک لە جۆرەکانی دابەشکردنەکەی یادگەی ئۆتۆماتیک و دەستکردا یادگەی ئۆتۆماتیک چییە؟ ئەو یادگەیە کە هەمومان هەمانە ینی ئەوەی کە بۆمان ماوەتەوە با بڵێن و ژینگە تەئسیری هەبووە لە سەری فڵان کەس باوانی زیرەک بوون و ئەمیش بە زیرەکی هێناوێتی یادگەی دەستکردیش ئەوەیە ئێمە ئەمڕۆ باسی لێ ئەەکەین و ئەتوانین خۆمان بەویستی خۆمان ئەگەر بمانەوێت و لێ ببڕین یادگەیەکی باش دروست بکەین جیاوازیەکی زۆر واضح هەیە لە بینی ئەم دوو یادگەیە یادگەی ئۆتۆماتیکی ینی ئەگەری ئەوەی کە لاواز بێت زۆرترە هەر بۆ نمونە لەوانەیە کەسێک پێشتر زۆر زۆر زیرەک بوو بێ با بڵین لە باوکە بەپرسی لەوانەیە بڵێ ئێستا تواناکەی جارانم نەماوە ئێستا ناتوانم وەکو جاران ئەو شەیە لە بەرکەم قسە زۆرە بیستین زۆر ئەیبیستین لەبەرەوەی ئەمە یادگەی ئۆتۆماتیکی کەسەکەیە بەڵام یادگەی دەستکرد زۆر بە پێچەوانی ئەوە هەم متمانی زیاترە هەمەگەری بەهێزکردنی زۆر زۆر زیاترە کەس زۆر زۆر هەبووە نمونەی زۆر زیندوومان هەیە کە با بڵێن یادگەیەکی باشینە بۆ دەرەجەیەکی باشینە ناوە لە مەکتەب ئێستا کەسێکی تابڵی ئەفقەریە و بە کاتێکی زۆر کەم ئەتوانێت چەنەها و شەو بۆ لە بەرکات بۆ چونکە تەکنیکەکانی یادگەی دەستکردی بەکارهێناوە کە ئەتوانین بەهێزیان بکەین چەند جۆرێکی کەشمان هەیە لە دابەشکردنی یادگە بەپێی جۆری ماوەی مانەوەی زانیاری با بڵێن زۆر ناچمە دیتێڵیانەوە بە کورتی باسییان نەکەم بەپێی جۆری مانەوەی زانیاریەکان یادگەی هەنووکەی و ماوە کورت با بڵێن شۆرت تەرم مێمریمان هەیە لەگەڵ یادگەی ماوە درێژ لۆنگ تەرم مێمری هەروەها بەپێی جۆری هەستە وەرگرەکان ئێمە لە ڕێگەی 5 هەستەکەەوە زانیاری وەرئەگرین ئەمانە شەریەکان و یادگەی خۆی هەیە یادگەی سەمعی و بەسەڕی و لەمسی و تام و بۆن و یادگە لەمسیەکەش ئەکرێ بە دوو جۆرەوە هەم یادگەی لەمس و دەستلێدان و با بڵین لەگەڵ ئەوەشا یادگەی جوڵەییشمان هەیە کە ئەمە یەکێکە لەو یادگانەی کە زۆر زۆر درەنگ زانیاری بیر ئەچێتەوە ئەگەر بەو جۆرە وەریگری بۆ نمونە فێربوونی مەلەوانی پاسکیل سواری بە مناڵی فێر بووبی مدەتێکی زۆری ژنێکی دوایی پاسکیلێکە بۆ دانیان هەر لێ ئەخوڕیتەوە بێبیرکردنەوە ئەمە لە مەسڵ میمریەک سێڵەکانە ئەمێنێتەوە با بڵین لەو دەمارەخانانەی کە لە ماسوولکەکانە هەن و ئەو زانیاریەشی کە بە زیادگەی جوڵەیی وەری ئەگری لە زۆربەی زۆری زانیاریەکانی کە زیاتر ئەمێنێتەوە